دوای زیاتر لە 65 ساڵ ئەمڕۆ لە هەنگاوێکی مێژوویدا کیم جۆنگ ئۆنگ سەرۆکی کۆریای باکوور سەردانی کۆریای باشووری کردو لەلایەن مون جێ ئین سەرۆکی ئەو وڵاتەوە پێشوازی لێکرا. کیم جۆنگ کە یەکەم سەرۆکی کۆریای باکوورە لە دوای کۆتایی هاتنی جەنگی نێوان هەردوو کۆریاوە لە ساڵی 1953 سەردانی کۆریای باشوور دەکات. دوای تێپەڕاندنی سنووری وڵاتەکەی بەرەو کۆریای باشوور داوای لە مون جێ ئین سەرۆکی ئەو وڵاتە کرد پێبنێتە ناوخاکی وڵاتەکەیەوە بەر لەوەی جارێکی تر هەردوو لابەیەکەوە سنووری نێوانیان بەرەو باشوور تێپەڕێنن. کۆبوونەوەکەی سەرۆکی هەردوو کۆریا لە ناوچەی بانمونگی داماڵراو لە چەک بەڕێوەچوو. ئەو ناوچەیە کە بە گوندی ئاشتی ناو دەبرێت لە ساڵی 1953ەوە بەپێی ڕێکەوتنی نێوان هەردوو کۆریا بە ناوچەی داماڵراو لە چەک هەژمار دەکرێت. بەر لە کۆبوونەوەکەش کیم جۆنگ لە دەفتەری یادگاریەکانی کۆشکی ئاشتیدا چەند وتەیەکی تۆمار کردووە و نووسیوێتی لە ئێستاوە قۆناغێکی مێژووی دەست پێ دەکات و ئاشتی باڵ دەکێشێت بەسەر ناوچەکەدا. ڕاشی گەیاندووە ئامادەیە سەردانی سیۆلی پایتەختی کۆریای باشوور بکات هەر کاتێک بە فەرمی بانگهێش بکرێت. هاوکار لەبارەی سەردانەکەیەوە ڕایگەیاندووە لەگەڵ هاوتا کۆریەکەی تاوتوێچەند پرسێکی گرنگیان کردووە. دەشڵێت دانیشتەکانی ئەم جارە جیاواز دەبێت لە دانیشتەکانی پێشووتری نێوان هەردوو وڵات کە هیچ ئەنجامێکیان نەبووە. لە بەرامبەردا مون جێ ئین سەرۆکی کۆریای باشوور داوای لە کیم جۆنگ کردووە بەڕاشکایی باس لە کێشەکانی نێوانیان بکەن تا بگەنە ئەنجامێکی دڵخۆشکەر بۆ گەلی کۆریا و هەموو ئەوانەی چاویان لە ئاشتیە. دوایی کۆبوونەوەکەش هەردوو سەرۆک لە بەیاننامەیەکی هاوبەشدا ئامادەباشی خۆیان بۆ داماڵینی نیمچە دوورگەی کۆریا لە چەکی ئەتۆم دەربڕی. هاوکات هەردوو لە کۆتایی هاتنی جەنگی ساردی نێوانیان ڕاگەیاند و بڕیاریاندا ڕێکەوتنی ڕاگررتنی شەڕکە پێشتر لە نێوانیاندا واژۆ کراوە بۆ ڕێککەوتنامەی ئاشتی بگۆڕن. لە ساڵی 2011ەوە کە کیم جۆنگ شوێنی باوکی لە سەرۆکاتی کۆریای باکوور گرتوتەوە بەردەوام پەیوەندیەکانی نێوان هەردوو کۆریا ڕووی لە خراپی کردووە. بەڵام لەو کاتەوەی ناوبرا و ڕایگەیان وڵاتەکەی بەشداری ئۆڵەمپیادی زستانەی پیۆنگچانگ دەکات کە سەرەتایەم ساڵ لە کۆریای باشوور بەڕێوە چوو پەیوەندیەکانی سیۆل و پیۆنگیانگ بەرەو ئاسایی بوونەوە هەنگاوی نا.